ئەوەی کە لە دوای نەخۆشکەوتنی مامجلال لە ناو یەکێتی کەسێک هەبێ یا دوان هەبێ پارەی نەوتی وەرگرتی بێ یا پارەی غازی وەرگرتی بێ یا پارەی گرێبەستی وەرگرتی بێ هەم لە کۆبوونەوەی ئەمڕۆی هەر حەڤە حیزبەکە بەڕێز سەرۆک وەزیران و هەم ئێستا لە کۆبوونەوەی مەکتەبی سیاسی یەکێتی بە مطلقی ڕەتی کردەوە کە $1 $1 1 فلس بە هیچ کەسێکی یەکێتی نیشتیمانی کوردستان درابێت. کاک مەدەبەختەر ئەمڕۆ نەچیروان بارزانی سەرۆکی حکوومەت لای مەکتەبی سیاسی یەکێتی بوو. گومان هەیە لە ناو یەکێتی لە داهاتینەوە لە شەفافیەتینەوە ئەو گومانانە نەماون لە کۆبوونەوەی ئەمڕۆ؟ ئێستا ئەوە وەڵامم مایەوە. ئەوە وەڵامی ئەو قسەیە بوو. زۆنی چی زیاتر بڵێم ئەڵێن بە مطلقی ڕوون کرایەوە کە ئەم بەڕێزە سەرۆک وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستانە ڕوونوتی $1 $1 بە یەک کەس لە یەکێتی نیشتیمانی کوردستان نەدراوە. مەقسەدم هیچ گومان لە یەکێتی نەماوە لە سەر مەسەلەی نەوت ئەمڕۆ کە سەرۆکی حکوومەت لای مەکتەبی سیاسی هەر کەسێک گومانی هەبێ من ناتوانین ئیتر یەکێکە نەخۆشی گومانی هەیە بێڕەوێنینەوە بە مادی سەلمێنرا کە شتیوانیە. لە کۆبوونەوەی ئەمڕۆی سەرۆکیارم بارزانی داوای کرد کێ هەیە سەرۆکەیە با پێشکەش بکات من وڵاتیش بەجێ دێڵم هەیە لایەنێک ئەم وڵات نا وڵات بەجێ نایڵی نەکۆکە نەیگوت وڵات بەجێ دێڵە وتی بشمێرن بۆ شەڕی داعش شەر ئەڕۆم بۆ ژەڕی داعش دەڕۆم بەس وڵات بەجێ کۆی مناقشەکان بخەلاوە سەرنجام لژنەیەکی سێکەسی پێکاتووە ئەم لژنە سێکەسیە گەڵاڵە نامەیەک ئامادە ئەکا بۆ هەموو ئەو جونگانەی کە هەیە دوایی 9 حزب لەسەری دائێنیشێ بڕیارەکە گۆڕان و کۆمەڵی ئیسلامیشی تایە بە هیوای ئەوەی کە بە کێشەی سەرۆکایەتی هەرێم بە کێشەی سەرۆکایەتی پەرلەمان بە کێشەی سازانی سیاسی بە کێشەی بەغا بە هەموو ئەمانە ئێمە بگەینە نەتیجە. لژنە سێکەسێکە ئەم دوو بەڕێزەیە لەگەڵ بەڕێز محەممەد فارس زۆر سپاس بۆ هەموو سپاس لەسەر مۆزوعی باکوتکردنی خوێندن لەلایەن بەشێک لە مامۆستایانەوە ئەگەر هیچ سزادانێکی سیاسی هەیەەوەی کە ناکاکە ئێمە بەعکسەوە ئێمە ئەو پەڕی ڕێز و سوپاسمان هەیە بۆ مامۆستایان بۆ موچەخۆرانی هەرێم زۆر بە تەحمل بوون لەگەڵ ئێمە زۆر بە تەحملن لەگەڵ ئێمە و ئێمە مەسەلەی سزادان و ئەوانە نییە ئێمە هیوادارین ئێمە بتوانین ئەم قەیرانە ئابداراییە چارەسەر بکەین بەڵام یەک شت زۆر مهمە بزانن ئەویش ئەوەیە بەڕاستی بە بایکۆتکردن بە مزاهرە بە ئەم شتانە مش کێشەکە حەل نابێ کێشەکە کێشەیەکی زۆر قوڵە هەر تەنها هەرێمی کوردستان نییە هەموو ناوچەکەی گرتوتەوە یعنی من ئەمڕۆ ئەگەر بەس سعری نەوت لە وەکو جاران بووە لە $70 و $80 و ئێمە کێشەیەکمان نەدەبوو ئەمە کێشەیەکی هەم لە منطقە ڕوویداوە هەم کێشەیەکی عالەمیە لە دەست ئێمە نییە لەبەر ئەوە کێشەکە بەس بەوە چارەسەر دەکرێت تەحملمان هەبێ و بتوانین و شتێکی وا بکەین کە بە زووترین کات ئەو موچانەی کە هەیە پێیان بدرێ و بە تەکیدیش دەمەوێت تەکید لەسەرەوە بکەمەوە موچەی کەس نافەوتێ لە هەرێمی کوردستان یعنی ئەگەر ئێمە ئێستاش حتا بتوانین بەشێک لە موچەکە بدەین ئەوەی تر لەسەر حکوومەتی هەرێم ماڵ دەبێت ئیشەڵا بەو کاتێک کە وەزعی هەرێم حکوومەت باش بێ ئەو موچانە بداتەوە داوامان لە مامۆستایان ئەو پەڕی ڕێز و خۆشەویستیمان هەیە بۆیان داوایان لێ دەکەین کە بە تەحمل بن بە سابر بن لەگەڵ حکوومەت دەزانین بارودۆخەکە یەکجار زۆر ناخۆشە دەزانین باریان زۆر قورسە بەڵام لەوە دڵنیا بن کە حکوومەتی هەرێمی کوردستان هەموو هەوڵ و کۆششێکی ئەوەیە کە بتوانێت کێشەی ئابووری کێشەی موچە حەل بکات. زيادة